کاغەزت پێیە؟ بەڵێ کاغەزی بەتاڵم لایە. لا کاغەزی بەتاڵم دەوێت بەڵام ئەوێ هیچ ڕێک و پێک نەبێ نەمانتوانی بچینە لای لیژنەکان شێوەیەکی زۆرە بوو. لێرە دەنگدانی پێم وایە ئێرە ڕێک و پێکترە. لێرە دەنگدانی تایبەتێ هێزەکانی پۆلیس و دەستگاکانی ئەمنی دەنگ دەدەن. سڵاوتان لێبێ مەرحەبا حاجی چۆنی؟ باشی بإجازة جناب. هذا هم جنة فرق سوري بالغين بس سوري عندك. قلبارة. ترجيب. سوري قلبارة. تۆ دەنگت دا؟ نعم. بۆچێ پەنجەی دیارە دیارە بۆچێ دەنگدا؟ بس أو خلك هم راوح ولا لبياني ولا ساعة ست مهاتنا تجيشتي خاطر. تێگەیشتین تجيشتي. تێگەیشتم. زين. يا هلا وسهلا. بس لە هاوینە هەواری سەلاحەدین بووین قوتابخانەی تۆفان سێ لێژنە چوین یەکەم و دووەم و سێیەم بینیمان پرۆسەکە زۆر جوان بوو زۆربەی وڵاتان بە تایبەتیش وڵاتانی عەرەبی زۆر بەداخەوە بە شێوەیەکی زۆر کاتی هەڵبژاردنەکان دوا دەخەن بۆ چەندین ساڵ دوای دەخەن هەندێکیان دەگاتە 13 ساڵ هەرچەندە ماوەی ئەنجامدانی هەڵبژاردنەکان 4 ساڵە ئەوەی لە کوردستانی عێراق دەیبینین داهێنانێکی دیموکراتی زۆر گرینگە پێویستە پارێزگاری لێ بکرێت في زحمة. في زحمة. برنە ژوورەوەی کامێرا قەدەغەیە بۆ باشە دەکرێت لەگەڵ بەڕوبەر قسە بکەم ئەوانە ڕێگە نادەن کامێرا ببرێتە ژوورەوە قەدەغەیە دەڵێ پێویستی بە بڕیارە بەڵام پێویستە هەموو کۆمیسیۆنێک ناوەندێکی ڕاگەاندنی هەبێت بەڵێ تازە بەیانیە ئافرەتی زۆرمان بینی بەرەو دەنگدان دەچوون ئەمەش خۆی لە خۆی داشتێکی گەورەیە هەروەها تێبینیمان کرد کارەکان بەباشی ڕێکخراون بۆ پێشوازیکردنی خەڵکی کار ئاسانی زۆر کراوە بۆ بەڕێوەبردننی پرۆسەی دەنگدان ئێستا دەچینە شەقڵاوە دوای شەقڵاوەش بەرەو سۆران دەکەوینە ڕێ تیمەکەمان پێکاتووە لە عەبیر عەبدوڕەحمان عیزەت کە چاودێرێکی سووریە هەروەها دوو چاودێری کچی بەریتانیشمان لەگەڵدان ئێستا گەیشتینە شەقڵاوە دەچینە یەکێک لە بنکەکانی دەنگدان ئێستا دەچینە ناو بنکەیەکی دەنگدان لەوێ دابەش دەبین بەسەر وێستگەکاندا وێستگەی 1 و 2 3 و هەروەها وێستگەی 4 باشە؟ چەند کاتمان لە پێشە؟ تەنیا ماوەی 15 تاوەکو 20 خولەک لەوێمێنینەوە دوایەوەی تێبینیەکانی خۆمان نووسی هەر یەکەمان بەرەو بنکەیەکی دیکەی دەنگدان دەچین باشە؟ هەر تێبینیەکتانە بوو هەر شتێکتان بوو بینوسنەوە و دوایی بهێنەوە لەگەڵ خۆتان بیدەنەوە من باشە؟
خەڵکێکی زۆر ڕویان لە دەنگدان کردووە. جا ئایا ئەو ئەفسەر و پلەدارانەی سوپا ناچار دەکرێن بێن بۆ دەنگدان چونکە سەر بە هێزە چەکدارەکان یان لە ڕیزەکانی سوپان یان بە ویستی خۆیان دێن. پێم وایە گواستنەوەی بە کۆمەڵی هێزە چەکدارەکان یان بۆ سوپا بۆ ئۆتۆمبیلەکانی گواستنەوە بۆ ئەوەی دەنگ بدەن. واتە لە سەرەتا و لە کۆداییدا ئەوان سەرباز. هەروەها پرسی دەنگدانی تایبەت ئەمڕۆی سوپا سەرنجی بۆ شتێک ڕاکێشا. بە پێ و زانیاریی پێمان گەشتووە تاوەکو 20 مانگ ئەو سندوقانە ناژمێردرێن. قەدەغەیە سوپا دەنگ بدات، ئەوە قەدەغەیە. هەرچەندە وڵاتی دیکە هەیە مافی دەنگدان بە هێزەکانی پۆلیس و سوپا دەدات بۆ پێی هاوڵاتین، بەڵام هەندێک وڵات هەیە بەشداریکردنی سوپا و پۆلیس لە پرۆسەی دەنگدان بە کارێکی سیاسی دەزانێت. پرۆسەکە دەکات. بڵێ بەم شێوەیە سوپا نابێتە سوپایەکی نیشتیمانی. بە یارمەتیت بەڕێز سڵاوت لێبێ. ئێمە بە دوای قوتابخانەی کاگەڕێی ناوی ناوەندی بێخاڵ ناوەندی بێخاڵە لە کوردستان. دەزانی لەکوێیە؟ لە گەڕێکی کوردستان. لە گەڕێکی کوردستان. بۆ خوایە من خەڵکی ئەم ناوە نیم و نازانم ئەم ناونیشانە. باشە بەس وا بزانم بنکەی دەنگدانە. ئەزانم بنکەیەکی دەنگدانە. باشە با لەو گەنجە بپرسین. سڵاوت لێ بێ بەڕێز. قوتابخانەی ناوەندی بێخاڵ ئەوەی دەنگدانی تایبەتی سوپای تێدا ئەنجام ئەدرێت. ئەها لەو کۆڵانە ڕئیسیەوەیە بەرامبەرت دەڕۆی یەکەم وابزانام یەکەم فەرعا. بەڵێ سپاس تۆ دەنگی خۆت داوە؟ بەڵێ ئافەرین. بیرۆکەی بەکارهێنانی ئەو مەرەکەبە شتێکی باشە، بەڵام گرنگەوەیە نەڕوات چونکە لە هەندێک وڵات دیومانەکە مەرەکەبەکە زوو دەڕوات. تەنانەت هەندێک خاتون کە دەنگیان دەدا یەکسەر دەیانسڕیەوە، ئەمەش دەرفەت دەدات زیاتر لە جارێک دەنگ بدەیت. چۆنی باشی؟ خەڵکێکی زۆر ڕویان لە سندوقەکانی دەنگدان کردووە، شتێکی بەرچاوە. بە تایبەتی لە هەندێک بنکەی دەنگدان گەنجان تێبینیم کردووە گەنجێکی زۆر بەشداری پرۆسەی دەنگدانەکە دەکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە لە کوردستان ڕێژەیەکی زۆر بەشداری هەڵبژاردنەکان دەکەن، بە تایبەتی لەم ناوچەیەدا. ئێستا بەرەو بنکەیەکی دیکە دەچین. نێرگز 4 بنکەمان هەیە. کێشە نییە، ئەوە زیاترمان ناوێت. قوتابخانە ئەو وەرقەی بۆ تۆ. ناوی چییە؟ قوتابخانەکە ناوی چییە؟ 4 وێستگەمان هەیە. من و شیراز دەچینە ناو وێستگەیەک، تۆش بڕۆ ناو وێستگەیەک، هەوڵەین بیبینین. وێستگەکانی دیکەش پێکەوە دەچین. ناوی ناوەندی بێخاڵ.
سڵاوتان لێبێت. سڵاو لێبێ. ئەیمەن عوقێل نوێنەرم. ئەوانە چاودێری نێودەوڵەتین. مامۆستا ئەیمەن خەڵکی میسرە. سڵاوت لێبێ. باشە باشە کەسی کۆمیسیۆن لێرە هەیە؟ لەسەرەوە وێستگە هەیە؟ یەکدانە هەیە. با بچینە ژوورەوە. بەڕێوەبەری بنکەکە لەکوێیە؟ چۆنی؟ دەنگباسە. سڵاوت لێبێ. چۆنی؟ باجت دەوێت؟ پاسپۆرتت دەوێت؟ ئێمە سەر بە تۆڕی هەڵبژاردننی عەربی جیهانین لە کۆمیسیۆنی باڵاوە ڕێگا پێدراوین چاودێری هەڵبژاردنەکان بکەین. في مشكلة ساعات لا ما هاي مسؤولية هاي مسؤولية طبعا بلى بلى مسؤولية نتأكد. اسم المركز ناوی بنکە نێرگزی بناڕەتی ئێستا دەیخوێنینەوە. چی؟ ئەها نێرگز ئەمە باشە. کەواتە دەکرێت من بڕۆمە ژووری 1 و 3 تۆش بۆ ژووری 4 تۆش بۆ ژووری 5. نانا تۆ ژووری ژمارە 1 تۆش ژووری ژمارە 2 تۆ ژووری ژمارە 3 و منیش ئەچمە ژووری ژمارە 4ەوە باشە؟ باشە بە یارمەتیت بەڕێز. زیاتر لە بنکەیە گەڕاوین. بە تایبەتی گەنجەکان ینی زۆر لەگەڵ پرۆسەی دیموکراسی و پرۆسەی هەڵبژاردن تێکەڵن. تەنانەت ڕێکارەکانیشیان زۆر بە باشی ڕێخستووە. چەند؟ دەنگدان هەتا ئێستا. سپاس. ئێستا دەچینە ڕقم 6. بە یارمەتیت بەڕێز. يسهلوا مهام المراقبين الدوليين وخاصة تا ئێستا زۆر باشە. احنا بتعاون كبير.
ئاسانکاری زۆر بۆ چاودێرانی نێودەوڵەتی دەکەن بە تایبەتی لیژنەکان. لێرەش هاوکاریکردنێکی زۆر هەیە، وەکو ئاشکرایە خەڵکێکی زۆر ڕویان لە سندوقەکانی دەنگدان کردووە. هەروەها ئاشکرایە کە بە تەواوی پابندن بە یاساکانی لیژنە و کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. هەندێک دیاردەی نێگەتیڤ هەیە، بەڵام لەوانەیە لەگەڵ تێپەڕبوونی کات ئەو دیاردانە چارەسەر بکرێن. بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەکە زۆر باشە. هاوکاریەکی زۆر باش هەیە لە نێوان کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و کۆمەڵگای مەدەنی، بە تایبەتیش لایەنی کاروباری هونەری و هەندێک ڕێکاری دیکە. پێم وایە ئەوانەی لە ناو لیژنەکانن پێویستیان بەڕاهێنانی بەردەوام هەیە بۆ نێشتنی ئەو دیاردە نەگەتیڤانەی لە پرۆسەی دەنگداندا هەن. هەروەها دەبێت هاوکاری زیاتر هەبێت لەگەڵ ڕاگەیاندن. هەرچەندە لە هەندێک بنکەکان ڕێگەیاندا ڕاگەیاندەکان بچنە ژوورەوە، بەڵام لە بنکەکانی دەنگدان قەدەغەی ڕاگەیاندکاران بچنە ژوورەوە. خوازیارم ئەو پرسە گشتگیر بکرێ و ڕێگا بە دەستگاکانی ڕاگەیاندن بدرێت بچنە ناو هەموو بنکەکانی دەنگدان. چونکە ئەویش بەشێکە لە چاودێری و بەشێکە لە ئاگدارکردنەوەی ڕای گشتی لە پرۆسەی هەڵبژاردنەکان. هەروەها پەیوەندی بە شەفافیەتی پرۆسەی هەڵبژاردنەوە هەیە. بەش بە حاڵی خۆم من پیرۆزبایی لە هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە. پێم وایە ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە، بە تایبەتیش ئەو هەڵبژاردنانە زۆر ڕێکوپێک بوون. پێشوەچوونی بەردەوام هەیە بۆ سیستەمی هەڵبژاردنەکان، هەروەها لایەنی تەکنیکی و لۆجیستی بە تایبەت کۆمسیۆنی باڵاش ڕۆڵی خۆی هەیە لە هەڵبژاردنەکانی عێراق. سوپاستان دەکەم. ئێمە وەکو چاودێرانی نێودەوڵەتی ئەنکێتەکەی ئێمە لە 20 پرسیار پێکاتوە. ئەوەی گرنگە لە لای ئێمە جێبەجێکردنی پێوەرە نێودەوڵەتیەکانە، وەکو پاکی و شەفافیت. ئایا ئەو خەڵکە دەتوانن بکەنە بنکەکانی دەنگدانیان؟ ئایا ئاسایش کەس قەدەغە دەکات لە دەنگدان یان نا؟ یاخود مەرەکەبی فسفۆری هەیە یان نا؟ ئەوانە هەمویان خاڵی گرنگن لە پرۆسیال بژاردندا. بەڵێ یاسر، من دەرچوومە دەرەوە، تۆ شوەرە دەرەوە بەلای ئۆتۆمبیلەکە. باشە، خوات لەگەڵ. بە شێوەیەکی گشتی لە میانی گەڕانمان بەناو چوار قوتابخانەکە دەیان ئەو وێزگانی سەردانمان کردن. تەنها وێزگایەکیان پشیوێکی زۆری تێدا بوو، کۆنتترۆلی ئەمنیتیانە بوو، ڕێکوپێکیش نەبوو. کەس نەیدەتوانی بە شێوەیەکی جوان بچێت دەنگی خۆی بدات. نهێنی دەنگدانیشی تێدا نەپارێزرا بوو. ئەمە قوتابخانەی هەندرێن بوو، بەڵام سێ قوتابخانەی دیکە زۆر ڕێک و پێک و باشتر بوون. بۆ نمونە وڵاتی مەسەر پیاوانی پۆلیس و سوپا بۆیان نییە بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆ ئەوەی تێکەڵی کاری سیاسی نەبن. بەڵام من پێم وایە ئەمە دژی بیرۆکەی هاونیشتیمانی بوونە. مادام من هاوڵاتیم کەواتە بەشداری دەکەم، بەڵام بەویستی خۆم بەشداری دەکەم، نەک بەویستی کەسێکی دیکە بەسەرمدا بسەپێنرێت. هاوڵاتی هەست بە گرنگی خۆی دەکات لە ناو کۆمەلگادا، چونکە بەشداری دەکات لە دەرکردنی بڕیار و هەڵبژاردننی نوێنەرەکانی. پێم وایە بەم شێوەیە ڕێژەی بەشداریکردن بەرز دەبێتەوە. بەڵام دەبێت تێبگەێنرێت کە دەنگدان بەم لایەن یاخود دژی لایەنێکی دیکەی دیاریکراو نەبێت و بۆ بەرژەوەندی پارتێکی دیاریکراویش نەبێت. لە نێو دووکەوانە مەبەستم ئەوەیە پارتی دەسەڵاتداریانە و پارتی بەسەرماندا زاڵە. ئێوەش لەگەڵمان دێن بۆ ئۆتێل؟ بەڵێ تەواو با بچینەوە بۆ لەوێ ژووری عملیات هەیە. هیچ بنکەی دیکە لێرە نییە. تەواو هەر چوار بنکەکە گەڕاین. تبعنا برضو. سلااو لن يا باش شوانی پاشا
كيفك يا باشا؟ سەرچاوە چۆنی حواڵە الله يسلمك. زۆر سپاس سەرچاوم سڵاوتان لێ السلام چۆنی عليكم. دکتۆر ازيك يا فندم؟ ئێوە الله چۆنن يخليك. سەرچاوم اجيلك. سڵاو لە ئێوەش السلام عليكم. اهلا وسهلا. سڵاوت أيمن لێ بێ عقيل من ئێستاس مصر. من ئەمێن عوقێلم لە میسرەواتوم اهلا وسهلا يا فندم. ايمن عقيل من مصر. اهلا وسهلا. في مدرسة بس قوتابخانەیەک نەمانتوانی بچینە ژوورێ لەبەر قەرەباڵغی بڵێ زۆر پشێو بوو وێنەم گرتووەتەنم صورتها حتى طلعت فوق. هیچ ڕێگان نەبوو بەردەگاکە زۆر قەڵەباڵغ بوو مفيش الباب كله ئەلبەتە بە ناچاری بوو وێنەشمان گرت چەکدارانیان دەهێنا بۆ دەنگدان ئەو کاکەیەش زیاتر دەزانێت اجباري طبعا. کە مینی پاسێک لما بيجي لي ميكروباص او ميني باص. ئایا هیچ حاڵەتێکتان بینی بۆ نمونە ئەفسەرێک فەرمان بە یەکەیەک بکات بڕۆنە ژوورەوە یا یەکەیەکی تر چاوەڕێ بکات؟ ئایا تەنیا گواستنەوە هەبوو یاخود ئاراستەکردن هەبوو؟ يعني مثلا دي حالة أنا ئەمە صورتها ورا بعض. بۆ نمونە حاڵەتێکە بە مۆبایل وێنەم گرتووە واحد من یەکێک لە سەربازان ئەنکێتی یەکێکی دیکە پڕ دەکاتەوە لە پشت دیوارەکەەوە ئەوە تا فكلمنا اهو يعني بەڵام ئەمە دەنگدانی بە کۆمەڵە یاسر ئەمە قوتابخانەی بێخاڵە؟ هەندرێن بص سەرکە چوونە قوتابخانەی هەتاو؟